ئەوەی کە لە تیپ موسقای پاشای کەورە یەکێک لەوەنە دێ بەیتێکی شلێرە بڵێ بۆ من شلێرە نازانم هەیە دێ باشە بەیتێکی شلێرە بڵێ قوربانگیان دووە چێسەک هەیە یەک بەیت ئەریشنەی جوانیشنەی بەشەماڵ لیلی شەماڵ جوانی لی شەماڵ هەزیز بڕوە جوانی بڕوە یاڵاو یاڵلی یاڵاو یاڵلی یاڵاو یاڵ هەوە بیدا جوانی بیدا لە زولفی لیلی لە زولفی جوانی لە زولفی ئەوە کیژی جوانی کیژی لیمۆکاڵ 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 شلێرە وای شلێرە وای شلێرە لیلی شلێرە جوانی شلێرە شلێرم چەند شلێرم چەندە جوانە لیلی جوانە لیلی جوانە لە بەگزادەی لە بەگزادەی هەولێرە لیلی هەولێرە جوانی هەولێرە مامۆستا نەجمەدین یەکێک لە خۆشترین شێوەکانی شلێرە کە گوتراوە من گوێم لێ بیت بە زەوقی خۆمی وەدارم هەڵا نەبم ئەو شلێرەیە کە خۆ دەفەرموویت کاکە نەجمەدین